قانون النفط والغاز لحكومة إقليم كردستان. بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق سەبارەت بە نایاسایی بوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان لە ئێستادا مژاری گەرم و باسوخواسی شەقام و ناوەندەکانی سیاسەت و توێژینەوەی هەرێمی کوردستانە. پرسیاری سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخەدا ئەوەیە ئایا دەسەڵاتدارانی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا دەکەن تاوەکو دیسان خاک و خەڵکی کوردستان باجەکەی نەدەن. لە ڕابردوودا زۆرینەی ئەو پێشات و قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە باجەکەی کەوتەتە سەرشانی خەڵک تەنانەت لا پێشاتێکی وەکو ڕیفراندۆمدا ئەو باجوزیانانەی کەوتنە سەر هەرێمی کوردستان بە خەڵکەوە نەوەستا و تەشەنەی سند بۆ لە دەستدانی ئاو و خاکیش. دۆخی ئێستای هەرێمی کوردستان و بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی تا ئاستێکی زۆر هاوشێوی قۆناغی ڕیفراندۆمە کە ئەو کاتیش حیزبەکانی دەسەڵات و چەند حیزبێکی دیکەی هەرێم بڕیاری بەڕێوەبردننی ڕیفراندۆمیاندا. بۆ شەرعیەت پێدانی پرۆسەکەش بابەتەکەیان ناردە پەرلەمان و بە یاساییان کرد و پەرلەمانیشیان لەو پرسەوە ئاڵاند لە کاتێکدا هیچ کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر نەبوو. ئەو کات دۆخی دارایی هەرێم و گوزەرانی خەڵک و موچەخۆران لەو پەڕی خراپیدا بوو کە ئەمەش ئەوەندەی دیکە ڕیفراندۆمی کردە پرۆژەیەکی حیزبی بێپشت و پەنای جەماوەری. ئێستاش کە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوری بوونی فرۆشتنی نەوتی هەرێمی داوە هەمان شێوەی 4 ساڵ لەمەوبەر کوردستان لە قەیرانی داراییدایە و حاڵی بازار و موچەخۆر خراپە و هیچ گەرانتیەک بۆ ژیانی هاوڵاتی نییە. بە پێی زانیاریەکانی پەیام لا پرسی فرۆشتنی نەوتیشدا دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت بە یاسایەک لە پەرلەمانەوە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی ڕەت بکەنەوە و شەرعیەت با فرۆشتنی نەوت بدەن. پێشاتێکی لەم جۆرەش وەک یاساناسان دەڵێن لێکەوتەی نەخوازراوی لەسەر هەرێمی کوردستان دەبێت بۆ پێی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی مولزیمن و بۆ هیچ کەس و دەستگایەک نییە تانەیان لێ بدات. بۆیە ئەگەر پەرلەمانی کوردستان بربەرەکانی دادگای باڵای فیدراڵی بکات هاوشێوەی شەرعیەتدان بە ڕیفراندۆم مجازەفەیەکی دیکەیە بە دۆخی هەرێمی کوردستانەوە کە ڕەنگە لێکەوتەکانی دوجار هەر بەرۆکی هاوڵاتی و موچەخۆران بگرێت. جێگەی یادخستنەوەیە لە بڕیاری سەرکردنی ڕیفراندۆمیشدا دەسەڵاتدارانی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان پابەندی خۆیان بۆ دادگای باڵای فیدراڵی ڕاگەیاند و ئەنجامەکانی ڕیفراندۆمیان سەر کرد. ئەمە لە کاتێکدا هەر خۆیان پێشتر بۆ شەرعیەتدان بە ڕیفراندۆم یاسایەکیان با پەرلەمان دەرکرد بوو. لە ئێستاشدا کە بۆی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵیەوە هەرێمی کوردستان لە بەردەم دووڕیانێکی مەترسیدار و چارەنووسسازدایە چاودێران دووپاتی دەکەنەوە دەبێت دەسەڵاتدارانی سیاسی بە دانایی بڕیار بدەن و چی دیکەم مجازەفە بە خاکی کوردستان و قوت و ئاسایشی خەڵکەکەیەوە نەکەن. بە درێژایی ساڵانی ڕابردوو کە بۆی کوردبینی و حکومڕانی خراپی دەسەڵاتدارانەوە دەیان قەیران بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە تەنها خاکی هەرێمی کوردستانی لەدەستدرا و خەڵک بارگرانی کەوتۆتە سەرشان لە بەرامبەردا دەسەڵاتداران و حیزب و بنەماڵەکانیان سەلامەت دەرچوون و ئامادە نەبوون بارگرانی و بەرپرسیارەتی هیچ کام لەو قەیرانانە لە ئەستۆ بگرن.